من ئێستا کە لە گوندی سەرکەڵەکم سەر بە ناحیەی تەختەق وا دیارە بەشێک لە دانیشتوانی ئەم گوندە بەهۆی نەبوونی خزمەتگوزاری و ئاو کارەباوە خێمەیان هەڵداوە و ناڕەزایی ئەویان هەیە کە ماوەی 4 ڕۆژە کارەبایان نییە و ئاویشیان نییە. ئێستا کە خێمەیان هەڵدا و ڕێگاکان گرتووە بە هاتوویان داخستووە. من ئێستا کە دەسمە لای بەشێک لەم هاوڵاتیان نەبزانم ناڕزاییان ئێسلااو لێ بم کاتت باش. ئێوە بۆچی خێمەتان هەڵداوە؟ کێشەی چیتان هەیە؟ کێشەی ئاو و کارەبا سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەین بەڕاستی نە ئاو هەیە نە کارەبا، هەردووچیان هەر ڕەبتی بەیەکەوەی ئەگەر کارەباکە هەبی غەتا سەڵەکەین و دەڕوا بۆ سەرەوە، بەڵام 35 سعاتە 1 دقە کارەبا نەبووە. لۆیە خەرک لە گەرمە هەر هەمووی هایتە سەرە و جادەیە نە کارەبا نە ئاو. دەوەرە خۆت لە بینە شوێنی مە بزانم ئیدارەیەکەی باشە. ئێوە خۆتان نزیک ئاوی زەی بچۆکن ینی کێشەی قەنەعەت بکە 150 مەتر دوور نییە، بەڵام خۆ ناکرێت و بچی بەدە بە ئاو بینی بۆ ماڵەوە دەکرێت ئەوە ناکرێت بەناو ماڵەکان ناڕوە، بەڵام ناکرێت دەبی غەتاسەک شتەکە بی و ئاو باتە سەرێ و تەوزیعاتەکەی بۆ گەڕەکە. تا ئێستا هیچ لایەنێکی پەیوەندیداری حکومەت هاتووە بۆی کێشەکەتان سەر بکات؟ تا ئێستا یەک کەس نەهاتیتە سەرخەز، نەکەس سوعالی لێکردی، نەکەس دەرێ ئاو کارەبا ئەوەندە کەناڵەکان ئاگادارەکەینەوە. تا ئێستا یەک کەس نەهاتە، هیچ بەرپرسێک نەهاتی، هیچ نەمدیر ناحیە نەکەس نەهاتیە لێمان پرسی برارە کاکە چییە چنیە بۆ لەو سەجادەیە. باشە، زۆر سپاس. من دەستمان لای دانیشتوویەکی ترم گوندە. سڵاو لێمە کاتت باش. ئێوە بۆچی ڕێگاتان گرتووە؟ کێشە داواکاری چتان هەیە؟ وڵاوی ڕاستی بێ وەرزی هاوینە، وەرزی هاوینان پێداویستی سەرەکی هاوڵاتیان ئاو کارەبایە. مش لەو مانگی حەوت و تەموزەیە نە ئاومان هەیە نە کارەبا. کارەبا لە 48 ساعتی ڕابردووە تازەتیان لێیان داوەتەوە، ئەویش سیقەمان نییە بڕۆینەوە دڵنیای لەوەی کە جادەکە چۆڵکەین دووبارە لە سەرمانە بڕنەوە، چونکە ئەزمموی پێشترمان هەیە و چەندی داواکاری لە ئیدارەی ناحیە تەختەق بەڕێوبەری ناحیە هەتا ئێستا هەر بە تەلەفۆنێک بە سەردانێک ڕێگاکەی بین ئێمە و ناحیە تەختەق تەنها 3 دقە دوورە. هەر معنەویان ئەگەر هیچیشی پێ ناکرێت معنەویان بەهاتە ناو خۆپیشاندەرەکان دڵمان پێخۆشە و بەس بەڕاستی زۆر کەم تەرخەمە، بەڕاستی بێباکە هەتا ئێستا بە هیچ شێوەیەک نە بدیری کارەبا نا مدیری ناحیە کەس ئەج ئاوڕێکی لێ نەداوەتینەوە. باشە، ئەگەر من شێوازە بەردەوام بێ ئێوە هەڵوێستان چیتە بێ؟ وەڵای مە بەردەوامە بین خۆپیشاندانەکەمان مەدەنیە، دوور لە توندوتیژیە، ڕێگری لەوە ناکەین ئەوانش دەزانێت و شوفێرانە خەریکی کار و کاسبی خۆیانن، بەڵام هیچ سارمان نییە ناچارین ڕێگە بگرین کەمترین هەڵوێستی مەدەنیمان ئەوێ کەوت جادەی بەرنەدەین. باشە، وا دیارە ئەم هاوڵاتیە بەتان چی بە تۆمبیلەکەی خۆی ئاوی هێناوە. سڵاو لێ من کاتت باش. لەکەیەوە کێشەی ئاوتان هەیە؟ جەنابەت ئاوت گواستەوە بە شخصی خۆت؟ 4 ڕۆژە قەترەی ئاو لەو مامجۆبێر نایتەمارێ بەو تەنکەر و بەو ساری خۆم دەچم لەو مەزرعانە پڕ دەکەم لە مۆلیدەی خۆمارەکەم مەمزەخەل و سەرمان شین و وەرم دەموچاومت دیوە ئاوی پێ نەکەتەوە خۆ. یعنی ناچار یار کاتێک کێشەی ئاوتان هەیە بێم شێوازە ئاو بگوازن؟ نەگ من هەیە پێی ناکرێت لە ئێوارەوە 4-5 تەرەکتەر تەنکەری بە 20,000 لە تەختەخەوە دەهێنن لۆ خەرێک پێیان دەرین یەک مەحاویلە مان بدەنە کاکە، یەک مەحاویلە ئەوەتانەی ئاوکەڵمان پێ ناکە کاکەی تەختەق مدیرێتی تەختەق. چەند جار تەکلیفمان کرد و تەلەفۆنمان لۆ مدیرێتی کۆیە کردووە، لۆ مدیری کارەبا، لۆ مدیری ناحیە، کەس بەدەنگمانەوە نایێت. باشە، زۆر سپاس.